بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە لەم راپۆرتەدا هاوکارمان زانیاری زیاترمان دەداتێ لەسەر یاری گۆڵبۆڵ کە یاریەکە و تایبەتە بە کەسانی نابینە. ئەم یاریە گرنگێکی تایبەتی هەیە و مێژویەکی جیهانی هەیە. نابینایان بە بوونی کۆمەڵێک هونەر و بەهرەی تایبەت بە خۆیان دەتوانن هەڵسوکەوت لەگەڵ ئەو یاریە و تۆپەکە بکەن. پێکەوە بینەی راپۆرتێکی هاوکارمان ئەردەڵان محەممەد دەبین. یاری گۆڵبۆڵ تایبەتە بە کەسانی نابینا، یەکێکە لە یاری ئۆلۆمپیەکان و لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دامەزراوە و لە زۆربەی وڵاتانی جیهان گرنگی تایبەتی پێدەدرێت. بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان گرنگێکی ئەوتۆ بە یاریەکە نەدراوە و ڕاهێنەر و یاریزانانیش لەبەر خۆشەویستیان بۆ یاریەکە نەیانهێشتووە یاریەکە بەرەو نەمان بچێت. لە شاری سلێمانی ژیانی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت تا ئێستا گرنگیان بە یاریگەکە داوە و نەیانهێشتووە بەرەو نەمان بچێت کە خۆی لە چەندین یاری جۆرا و جۆر دەبینێتەوە و یاریزانەکانیشی لە پاڵەوانێتیەکانی پارێزگاکانی کوردستان ڕۆڵێکی گرنگیان بینی لە بەرزکردنەوەی ناسنامەکە بۆ هەڵبژاردەی سلێمانی. دوای 4 ساڵ چاوەڕوانی جارێکی تر پاڵەوانێتی گۆڵبۆڵ بۆ هەڵبژاردەی پارێزگاکانی کوردستان جگە لە هەڵبژاردەی کەرکووک بەڕێوەچوو هەڵبژاردەی پارێزگای سلێمانیش نازناوەکەی بەرز کردەوە. پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی یەکێتی لیژنەی پارە ئۆلۆمپی عێراق و بە هاوکاری پارە ئۆلۆمپی کوردستان لە هۆڵی یانی ڕۆژ بەڕێوەچوو. یاری گۆڵبۆڵ تایبەتە بە یاریزانانی نابینا و پێویستە هەرتی پێکیش بە سێ یاریزانی سەرەکی بەشدار بێت کە لە یەک هاتدا گۆڵپارێزن و یاریزانیشن. گۆڵی یاریەکە لە 9 مەتر پێک هاتووە لەگەڵ تۆپێک کە زەنگێکی ئاگادارکردنەوەی تێدایە و یاریزانانیش لە ڕێگەی ئەو زەنگەوە ئاگاداری گۆڵەکەیان دەبن. لە یاری گۆڵبۆڵدا 2 ناوبژیوان و 4 یاریدەدەری لەگەڵ 4 ناوبژیوانی سەرمێز یاریەکان بەڕێوە دەبن. هەر یاریەکیش لە 2 گێمی 12 خولەکی پێکهاتووە و لە یەکێک لە یادساکانی یاریەکەشدا هاتووە ئەگەر هەرتی پێک بە جیاوازی 10 گۆڵ پێش بکەوێت ڕاستەوخۆ ناوبژیوان فیکەی براوە بۆ تیپی سەرکەوتو لێ دەدات بە بێگەڕانەوە بۆ کاتی یاریەکە. دوای ڕکابەرێکی بەهێزیش لە پاڵەوانێتیەکە هەڵبژاردەی سلێمانی نەیهێژ نازناوەکان لە شاری سلێمانی بچێتە دەرەوە و بە کۆکردنەوەی 9 خاڵ بووە پاڵەوان و هەڵبژاردەکانی هەولێر و دووهۆک و هەڵەبجەی شەهیدیش دوای ئەوەی هەر هەڵبژاردەیەکیان بوونە خاوەنی 3 خاڵ بەڵام بە جیاوازی گۆڵ پلەکانی دووەم و سێم و چوارەمیان بەدەستهێنا بەهۆی ئازبەرزی یاریزانانی هەڵبژاردەی سلێمانیشەوە بۆ یەکەم جار لەلایەن ڕاهێنەری هەڵبژاردەی گۆڵبۆڵی عێراقەوە محەممەد ئەحمەد وەک تاکە یاریزانی کورد بانگێشتی ڕیزی هەڵبژاردەکە کرا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیە کیشوەریەکان. ئەردەڵان محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.